ئەنجامدانی دەستپاکی. دەبێ هەموو پەیوەندیەکانمان لەسەر متمانە و ڕاستگۆیی بنیاد بنین. مەسیح بەردەوام دەبێت لە فێرکردنی تایبەتی 12 قوتابیەکەی لەسەر چیای خۆزگەکان. لە دوو فەرموودەی گرنگ دەردەکەوێت چۆن سەرکردە ئاینەکان شەریعەتیان نابود کردووە. یەکەم شکاندنی پەیوەندی هاوسەرگیری مەتا 5:31-32. دیسان گوتراوە ئەوەی ژنەکەی تەلاق بدات با تەلاقنامەی بداتە دەست. بەڵام من پێتان دەڵێم ئەوەی بەبێ هۆی داوێن پیسی ژنەکەی خۆی تەلاق بدات وای لێ دەکات داوێن پیسی بکات. ئەوەش تەلاقدراوێک بهێنێت ئەوە داوێن پیسی دەکات. ڕاستە خوددا هەموو گوناهێک دەبەخشێت کاتێک کەسەکە تۆبەی لێ بکات. بەڵگەش ئەوەیە کە خوددا لە پۆلس خۆش بوو کە پێش باوەڕهێنانی بکوژ بوو. بەڵام ئەوە پاساو نییە بۆ تەلاقدان. پاساو بۆ تەلاقدان هەیە، یەکەمیان داوێن پیسیە. ئەم وشەیەش ئاماژە بە هەموو جۆرێکی هەوەس پارزی دەکات. ئەمە ئەو دۆخەیە کە ئەیسا قوتابیەکانی ڕوبەڕووی دەبنەوە. فەریسیەکی بەناوبانگ هەبوو کە واتای تەلاقی ڕوون کردەوە. گوتی دەتوانیت بە هەر هۆکارێک بیت ژنەکەت تەلاق بدەیت. دەیگوت دەتوانیت ژنەکەت تەلاق بدەیت ئەگەر چێشتەکەی سوتاند. لەم شێوەیە شەریعەتیان خوار و خێز دەکرد. هەر بۆیە ئەیسا بابەتەکە چارەسەر دەکات. هەروەها فەریسیەکی جوولەکەی بەناوبانگیش هەبوو گوتی دەتوانیت ژنەکەت تەلاق بدەیت ئەگەر ژنێکی جوانترت بینی. وها ئەیسا قوتابیەکانی لە ساڵانی داهاتوو تووشی ئەم جۆرە دووڕوانە دەبن. دواتر باسی بابەتی ڕاستگۆیی دەفەرموێ. دیسان بیستوتانە کە بە پێشینان گوتراوە سوێندەکانت مەشکێنە بەڵکو سوێندەکانت بۆ یەزدان بەرەسەر. بەردەوام دەبێت و دەفەرموێت بەڵام من پێتان دەڵێم هەرگیز سوێند مەخۆن نە بە ئاسمان لەبەر ئەوەی تەختی شاهانەی خوددایە، نە بە زەوی لەبەر ئەوەی تەختە پێیەتی، نە بە ئۆرشەلیم لەبەر ئەوەی شاری پاشای پایە بەرزە. دەیانگوت ئەگەر سوێندت خوارد و ڕوت بەرەو ئۆرشەلیم بێت ئەوە نابێ سوێندەکە بشکێنێت. ئەگەر وانەبوو کێشە نییە. لەو ماوەیە بێ بنەمایی مامۆستایانی شەریعەت و فەریسیەکان تا ئەم ڕادەیە بوو. سوێند بەسەری خۆت مەخۆ چونکە ناتوانیت تاکە موویەکی سپی یان ڕەش بکەیت. با بە قسەتان بەڵێ بۆ بەڵێ نەخێر بۆ نەخێر بێت. لەمە بترازێت لە شەیتانەوەیە. لێرەدا مەسیح باس لە شتێک دەکات ناوی قوربانیە. ئەمە لە ئەنجیلی مەرقۆس بەشی 7 ئایەتی 11 و 12 داهاتووە. بەڵام ئێوە دەڵێن ئەگەر یەکێک بە دایک یان باوکی بڵێت ئەوەی لە منەوە سوودت لێ وەرگرت دەیکەمە قوربانی کە دیاریە بۆ خوددا، ئیتر نایەڵن هیچ شتێک بۆ دایک یان باوکی بکات. واتە منداڵ بە کەسوکاریان دەیانگوت ناتوانین بایەختان پێ بدەین چونکە قوربانیمان داوەتە پەرستگا. بێگومان فەریسیەکان پێیان خۆش بوو چونکە سوودمەند بوون. واتە قوربانی بە پەرستگا بدە گرنگ نییە بایەخ بە کەسوکارت بدەیت. ئەوە دووڕیەکی گەورەیە. پێچەوانەی خۆزگەکان مەسیح پێیان دەفەرموێ بەو نەریتەتان کە لە یەکتر وەردەگرن دەستەڵاتی ڕاستپەردەی خوددا ڕەت دەکەنەوە. زۆر شتی دیکە وەک ئەمە دەکەن. لە ئایەتی 6 و 7 پێی فەرموون ئیشایای پێغەمبەر سەبارەت بە ئێوەی دووڕوو پیشبینی باش کردووە. وەک نووسراوە ئەم گەڵە هەر بەدەم ڕێزم لێ دەگرن بەڵام دڵیان لێم دوورە. بە خۆڕایی دەمپەرستن. تەنها ڕاستپەردەی مرۆڤانە
فێری خەڵک دەکەن وا مەسیح 12 قوتابی ئامادە دەکات بۆ ڕوبەڕووبەنەوەی ئەم جۆرە فێرکردنانە. وا کار بە پەیامی مەسیح دەکەن کە پێچەوانەی ئەم جۆرە فێرکردنانەیە کە ئەو سەرکردە ئاینە دووڕوانە دەیان کرد. ئەمە دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وەڵامدانەوە. ئەوەی کە پۆلسی نێردراو لە نامەی ئەفەسۆس فێری دەکات پەیوەندی چییە بە بابەتی بنەمای متمانە و ڕاستگۆیی. مەسیح قوتابیەکانی فێر دەکرد کە بەشدار بن لە کردداری تاریکی سەرکردە ئاینیەکانی جوولەکە. ڕوونکردنەوەی زۆریش هەیە لە ئەنجیلەکان بۆیە پۆلس لە ئەفەسۆس 5:6-7 دەڵێ کەس بە قچەی پووچ هەڵتان نەخەڵەتێنێ چونکە بەهۆی ئەمانە تووڕەیی خودا دێتە سەر کوڕەکانی یاخیبوون بۆیە هاوبەشیان مەکەن. مەسیح پێیان دەفەرموێ وا ئێوە لەم ناوەندە کەوتووە خزمەت دەکەن ئێوە دەبینن چی دەکەن نەبنا بەشێک لەو فێرکردنانە وا دەبنا ڕووناکی و خوێی جیهان. ڕێگا مەدەن هیچ شتێک ئەم ڕووناکیە بشارێتەوە یاخود بکوژێنێتەوە. ڕێگا مەدەن هیچ شتێک ئەم خوێیە تێک بدات کەوا دەکات پەیامەکەتان کاریگەر بێت کاتێک کار بە وشەی خودا دەکەن. پێشتر ئێوە تاریک بوون بەڵام ئێستا ڕۆناکین بەهۆی یەکبوونتان لەگەڵ مەسیحی باڵادەست. وەک ڕۆڵەی ڕۆناکی بژین چونکە بەرووبوومی ڕۆناکی لە هەموو چاکە ڕاست و دروستی و ڕاستیەکاندایە. هەروەها بزانن کە چی جێگەی ڕەزامەندی مەسیحی خاوەن کۆیە. بەشداری کردداری تاریکی بێبەرهەم مەکەن بەڵکو ئاشکرای بکەن وەک ئەوەی پێیان بفەرموێت ئێوە تاریکی دەوری داون بەداخەوە کە ئەو تاریکیە لەو سەرکردە ئاینیەکانەوە دێت کە دەبوایە ئەوان ڕووناکی بهێنین. بەداخەوە ئەوان هەرگیز ناگۆڕێن. هەر بۆیە بەردەوام پێغەمبەرانم بۆیان نارد بۆ ئەوەی پێچەوانەی تاریکی و بەدکاری و بەدڕۆشتی و داوێن پیسیان فێریان بکەم. ئەوان پارەپەرستن. با بنەماکە دووبارە بخوێنینەوە. دەبێ هەموو پەیوەندیەکانمان لەسەر متمانە و ڕاستگۆیی بنیاد بنین.